شاری سلێمانی میوانداری پێشانگای نێودەوڵەتی وۆرڵد پرێس فۆتۆی کردووە. وۆرڵد پرێس فۆتۆ دامەزراوەیەکی جیهانیە کە ساڵانە باشترین وێنە و چیرۆکی وێنەی هەڵدەبژێرێت لە بوارەکانی کێشە سەردەمیەکان، ژینگە، هەواڵی گشتی، پرۆژەی دوورمەودا، سروشت، پۆرترێیت، وەرزش و هەواڵی وەرزشی. دامەزراوی وۆرڵد پرێس فۆتۆ دامەزراوەیەکی هۆڵندیە لە ئەمستەردام دامەزراوە و لە ساڵی 1955ەوە هەموو ساڵێک پێشبڕکەیەکی هەیە کە سەرتاپا فۆتۆگرافەران لە هەموو جیهانەوە بەشداریەکەن و خەڵات ئايات بە باشترین فۆتۆی ساڵ و باشترین چیرۆکی ساڵ و لە 8 بابەتی جیاوازە خەڵات دابەش دەکات و ئەم پێشانگای فۆتۆگرافی زۆر گرنگە لە بەرەوەی ساڵانە 10 بۆ 15 ملیۆن ڤیوەر سەردانی ئەم پێشانگای ئەکات و نوێنەرایەتی سەرجەم ئەو بابەتانەکە کە لەو ساڵەدا لە وڵاتانیان ڕوویانداوە. لە کاتێکدا ڕۆژنامەوانی بەگشتی و فۆتۆی ڕۆژنامەوانی بەتایبەت لە عێراق و هەرێمی کوردستاندا دێرین نین، وێنەگرانی ڕۆژنامەوانی و شارەزایانی بوارەکە باز لەوە دەکەن ئەم جۆرە پێشەنگایانە زۆر گرنگن تا چاوی وێنەگرانی ناوچەکە بەڕووی دنیادا بکرێتەوە و ئاگاداری باشترین کارەکانی دنیا بن. دیارە فۆتۆجۆرنالیزم لە کورسانە هونەرێکی دێرین نییە بۆیە گواستنەوەی هەموو هەوڵێکی ئەو فۆتۆگرافەرانە بەکردنەوەی پێشەنگای بێ، بەکردنەوەی فستیڤال بێ، بە هێنانی فۆتۆگرافەرە بە ئەزمونونەکان بێت بۆ کورسان و سوودوەرگرتن لەو ئەزمونە گەورەی ئەوان هەیەە، سوودوەرگرتن لەو پاشخانە مێژووی ئەوانە هەوڵێکی زۆر باشە بۆی فۆتۆگرافەری کورد ئاشنا بێت بەو ئەزمونە گەورەیە، بۆی فۆتۆگرافی یان بڵم فۆتۆجۆرنالیزم بەڕێڕەوێکی دروست تا بڕوات زۆر جێگەی دەستخۆشی ئەو شتە. بەڕاستی زۆر ڕوون و ئاشکرایە کە هەر یەکێک لە هەر شوێنێکی دنیا فۆتۆی ڕۆژنامەوانی فۆتۆجۆرنالیزم بخوێنێ، مامۆستاکانی پێشنیاری بۆکەن کە سەردانی ئەم جۆرە پێشانگایانە بکات، لەبەر ئەتوانێت ئیلهامی لێوەگرێت، ئەتوانێت لێوی فێر بێ، ئەتوانێت وەکو ئەکادیمیایەکی ساڵانە سەیری بکات و بەڕاستی ئەم هەلە لە کوردستان و لە عێراقا بێ بەرامبەرە. ئێمە ئەزانین کە لە وڵاتانی تر بلیتی هەیە کە ئەبێ لە 25 یۆرۆ بدەیت، لێرە بەبێ بەرامبەر بانگشتی هەموو ڕۆژنامە نووسەکان و فۆتۆگرافەرەکانی کوردستان و عێراقمان کردووە کە بێ بەرامبەر بێن سێری ئەم فۆتۆیانە بکەن و مناقەشە و گفتوگۆی باشی لە دەربارە بکەن. ئەم پێشانگایە لەلایەن سنتەری میترۆگرافیەوە هێنراوەتە شاری سلێمانی کە یەکەمین دەستگای فۆتۆگرافیە لە تەواوی عێراقدا و پێشەنگایەکە بۆ ماوەی 39 ڕۆژ و بە خۆڕایی بەردەوام دەبێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.